ڕۆژ لە دوای ڕۆژ سەعاتی سفری پرۆسەی سەربازی گرتنەوەی مووسڵ نزیک دەبێتەوە. بۆ ئەو پرۆسەیەش هێزێکی زۆر خراوەتە ئامادەباشیەوە. ئەمریکا لەژێر هاوپەیمانیەتێکدا بە بەشداری 59 دەوڵەت گەورەترین هێزی بەشدار لە شەڕی گرتنەوەی مووسڵە، بەڵام چەندین جارەوە دووپات کراوەتەوە کە هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژ بە داعش هیچ ئەرکێکی زەمینی لەو پرۆسەیەدا لاسۆ ناگرێت و تەنها لە ئاسمانەوە هاوکاری سوپای عێراق دەکات. عێراقیش کە شەڕەکە لەسەر خاکی ئەوە بۆ گرتنەوەی دووەمین گەورەترین شاریەتی لە ڕووی قەبارەی هێز و بەشداری لەو شەڕەدا بە پلەی دووەم دێت. حەشدی عەشاری سونەکانیش لە نوێترین زانیاری داناوەکەی بە پاسەوانی نەینەوە گۆڕدراوە و هێزێکی دیکەی پاڵپشتی سوپای عێراقە بۆ گرتنەوەی مووسڵ. ئەگەرچی تا ئێستا ئاستی بەشداریە و هێزە بە ژمارە لە شەڕی گرتنەوەی مووسڵدا دیار نییە، بەڵام بە پێی وتەی ئەسیل نوجەیفی فەرماندەی پاسەوانی نەینەوە تەنها سوپای عێراق و هێزەکانی ئەوان دەستنە نێوشاری مووسڵەوە. ئەوەی تا ئێستا زۆرترین کێشەی بۆ پرۆسەی گرتنەوەی مووسڵ دروست کردووە ناکۆکی عێراق و تورکیا لە سەربوونی هێزی تورکیا بە قەبارەی 2000 سەرباز لە ناحیەی بەعشیقەی باکووری خۆرهەڵاتی مووسڵ. بەبوونی ئەم هێزەش دەتوانین بڵێین تورکیا هێزێکی دیکەی شەڕی گرتنەوەی مووسڵە. بەشداری حەشدی شەعبیش لە پرۆسەی گرتنەوەی مووسڵدا زۆرترین ئاڵۆزی بۆ پرۆسەکە دروست کردووە. بەو پێی مووسڵ شارێکی سونە مەزهەبە و بەشداری حەشدی شەعبیش مەترسی ناکۆکی تایەفی زیاتر دەکات. جگەلەوەش مەترسی تورکیا لە سەرگۆڕینی باری دێمۆگرافی لەو شارە و جێگیربوونی هێزەکانی نزیک لە ئێرانتیایدا وای کردووە تورکیا لەسەر بەشداری لە شەڕی گرتنەوەی مووسڵدا سوورتر بکات. ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی لە نوێترین راپۆرتی داهۆشداری لە ڕوودانی ئاڵۆزی لە پرۆسەی گرتنەوەی مووسڵ دەدات و هۆکاری ئەوەش بۆ بەشداری ژمارەیەک هێزی پێکەوە نەگونجاو دەژێڕێتەوە. سعد حەدیسی وتەبێژی حکوومەتی عێراق لەو بارەوە بە ڕۆژنامە ئەمریکیەکەی ڕاگەیاندووە دۆخەکە زۆر قورسە، پێویستە دڵنیا بینەوە لە چارەسەرکردنی مەترسیە تایفی و نەتەوەییەکان لە شەڕی گرتنەوەی مووسڵدا. ئەمە ترسیە نێوخۆیی و نێودەوڵەتیانە لە کاتێکدا ڕۆژی پێشتر فەرماندەیەکی میلیشیا حەشدی شەعبی ڕایگەیاندبوو ئەوان لە شاری مووسڵدا تۆڵەی ئیمام حوسێنیان دەکەنەوە.